فیلمێکی دیکۆمنتاریە بە ناوی خاچی پیرۆز. ئەم فیلمە یەکێکە لە فیلمەنەتەوەیە زۆر جوان، زۆر سەرنجڕاکێشەکان، پەیامی زۆر جوان و پەیامی مرۆڤ دۆستانە لە پشتی فیلمەکە هەیە. ماوەی فیلمەکە 103 خولەکە باسی مێژووی بەیەکەوە ژیان و بەرگری کوردستان و هێزی پێشمەرگە لە دەشتی نینەوە و لە خۆگرتنی ئاوارە کریستانیەکان لە کوردستان دەکات. بێگومان ئەمە ئەو شتەیە کە ئێمە وەکو کورد ئەگەرچی تاوەکو ئێستا وڵاتمان نییە، بەڵام دەتوانین شانازی پێوە بکەین، چونکە خۆمان کۆمەڵێک دەرد و معاناتمان هەیە، لە کۆمەڵێک لاوە دەورە دراون بە هەموو شەوەیەک فشارمان دەکرێتە سەر، بەڵام واز لە مرۆڤبوونی خۆمان ناهێنین. بەردەوام دەرگای ماڵەکانمان کراوەیە بۆ لە خۆگرتنی نەتەوەی دیکە و خەڵکی خاوەن ئایدیای دیکە و ئاینی جیاواز. ئەم فیلمە لە دەرهێنانی بەڕێز سەید محەممەد عەبدوڵایە کە کاری لەسەر ئەم فیلمە کردووە. بە خۆشحاڵیەوە کاک سەید محەممەد میوانی ئێمە ئەمڕۆ لە بەیانی 24 کاک سەید زۆر بەخێر بێ. زۆر خۆشحاڵم کە بەڕاستی ئەم بیرۆکەی فیلمەکەم بینی و وێنەکانی ئەم فیلمم بینی، ئەگەرچی تاوەکو ئێستا فیلمەکە نمایش نەکرا، بەڵام لە وێنەکان ئەومان بۆ دەردەکەوێت کە بابەتی چەند جوانی تێدایە و پەیامی فیلمەکە چەند گرنگە. ئەم فیلمە بۆچی بەرهەم هات؟ یەکەم جار زۆر سپاس، پێم خۆشە هەر لێرە بەیانی باش بڵێم بە هەموو بینەرەکانی کوردستان 24 و ئێوەی عەزیز. زۆر بەخێر بێ. ڕاستی قسەکانت جنابێت زۆر بە جوانی داخل مۆزوعەکە بووی. ئێمەی کورد زۆر جار دڵن کابرا ئەگەر کابرای برسی ئاگای لە برسیە. ئێمە هەموو جار لە زۆڵم و ستەم و کۆمەڵکوژی و ئاوارەبوون بووینە. ئێمە دەردێ ئاوارەبوون و زۆڵم و ستەمێ ئەوانی تر ئەقەلیات ئەوانی تر باشتر تێدەگەین. و ئەمەن وەکو کورد وەکو کوردستانی هەستم بەوای کرد کە ئێمە لە مێژووە هەموو جار داکوکەمان لەو مۆزوع کردیە. سەرڕایەوەکە مەداوڵات تشتمان نەبووە، سەرڕایەوەکە بۆ خۆمان بن زۆڵم و ستەم و ئاوارەبوون و ئەنفاڵ و کیمیاباران بووینە، بەڵام هەموو جار داکوکی و دیفاعمان لە پێکەوە ژیان کردیە. ئەڵا حەزم دەکرد ئەم پێکەوە ژیانە مێژوویەکە لە کوردستان هەیە لە ڕێگای دیکۆمنتاریەک دەنگەکە بگەینمە وڵاتەکانە دەرەوە و جیهانی دەرەوە کە باشتر لە ڕەوشت بەرز میلەتی کورد باشتر تێبگەن و دەستە یارمەتیش بوو درێژ بکەن، چون ئەگەر ئێمە نەبین ئەم پێکەوە ژیانە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەر وجودی نییە. زۆر باشە کاک سەید، من پۆستەری فیلمەکەم بینی بەلامەوە زۆر سەرنجڕاکێش بوو. ئەگەر بتوانین نیشانی بدەن، ئەمە پۆستەری فیلمی خاکی پیرۆزە، گشتیان هەر ینی ئەو وێنانێک کە بەکارت هێناوە لە پۆستەرەکە هەمویان هەر وێنەی جوان و سەرنجڕاکێش بوون. دەستنیشانکردنی وێنەکان زۆر گرنگە لەو کاتانێکە ئێمە بینیمە بەتایبەت لە شەڕی داعش و هەموو ئەمانە وێنەی زۆر بڵاو بووە، بەڵام هەڵبژاردننی وێنە زۆر گرنگە. ینی بۆ نمونە ئەم پێشمەرگەیە سیر دەکەین، ئەو وێنەکە ڕەمزی برامەسیحیەکانە هەڵی گرتوەوە ڕێگەی نەداوە لەسەر زەوی بکەوێ. ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە تەنیا خۆمان ناپارێزین وەکو موسڵمان، بێگومان ئێمە هەوڵ دەدەین ئەو کەسانی کە ئاینی جیاواز پەیڕەو دەکەن لە کوردستان ئەمانیش بە هەمان شێوە هەست بە ئەمان هەست بە سەلامەتی بکەن. وەکو تێبینێکی گەڕ بتەنە من باس هەر لەسەر پوستەرەکە دەمیست پرسیاری ئەم پۆستەرە بکەم بۆچی ئەم وێنانت هەڵبژاردووە. ئەمن لەسەر پوستەرەکە یەک تێبینی وەکو نوکتێکی زۆر جوانم هەیە. ئەمەی سەرەوە کە جنابەت سەیری بکەی بەڵێ پێشمەرگەک بەڵێ پێشمەرگەی کوردستان ماز دەکا و ئاڵای داعششکی نایتە خوارد. ئەم کابرا پێشمەرگەک بوو ناوی جەخسی بوو شەهید بوو. ئەمە وێنەی شەهیدێکە یەک لە شەهیدەکانە. بەڵێ یەک لە شەهیدەکانە کە مەبەستم ئەوەیە کە ئێمە لە بوو دیفاعکردن لە کەنیسەکان، لە ئاوارەکان، لە ئێزیدیەکان، لە هەموو پێکاتەکان کە لە دەشتنینەوە تووشێ ئەو کۆمەڵکوژیە و ئاوارەبوون بوون، ئێمە باجەکەماندا ئێمە دیفاعمان کرد. ئێمە 500 شەهید تەنها لە دەشتنینەوە شەهیدماندا لە کاتی ئازادی شنگال و ئێمە لە توولە ئەم شەڕە کە بەسەر ئێمە سەپێنرا نزیکەی 1900 شەهیدماندا، نزیکەی 12000 بریندارمان هەیە و ئێستاش بەردەوامە. هەر چند ڕۆژ پێش لە قەرەچۆق و ئەو مانتەقانە ئێمە چەند شەهیدماندا، بێگومان یعنی شەهیدەکانمان هەر بەردەوامە. یعنی ئەم خەباتە مێژوویە و هەتا ئێستا ڕامان کێشە و بەردەوامش دەبین. کاک سەید، پێم خۆشە باس لە ناوڕۆکی فیلمەکە بکەین. چەند شوێن گەڕای ئەم بابەتی دیکۆمنتاریە و بۆ مێژوو دەمێنێتەوە. پێویستی بە زۆرترین بەڵگا، بە زۆرترین ڤیددیو، بە زۆرترین وێنە هەیە و ئەو کەسانەی شاید حاڵن قسەی تێدا بکەن. کوێ گەڕای چێ قسەی بۆ کردی لە فیلمەکە؟
ئەمن وەکو دیکۆمنتکارێک دەبی ئەم تێبینیا باس بکەم کە لە دروستکردنی دیکۆمنتاری دەبی هەموو شتەکانت و مستەمسک و بەلگەنامەت پێ بیتن بێگومان ئێمە لە دیکۆمنتاریەکە یەکەم جار چیمان کردیە یعنی ئەم پێکەوە ژیانە لە دەمی خۆیان ینی لە دەوێ برا عەرەبەکانمان برا مەسیحەکانمان لە جناب پاتریارک بگیرە جناب مەتران بگیرە جناب قەشە بگیرە جناب پارێزگار مووسڵ بگیرە بەبەستم یعنی لە دەمی ئەوان باسی پێکەوە ژیانەکە دەکەن ئەمە دەسەلمینیتن کە شتێکێکی مە باز دەکەین بە بەلگەنامەکانی کە لە فیلم پێشان دەدرێتن پێشان دەدێت کە ئەم شتە وجودی هەیە و هەتا ئێستاش هەیە ئەو ئێمە بوام دروستکردنی ئەم دیکۆمنتاریە لە هەموو شوێنەکان کە لە زاخۆ و دوهوک و ئەلقۆش و مووسڵ و کۆی و شەقلاوە و ئاکرێ و بێدیاڵ و یعنی هەر شوێنێک لە کوردستان دەستمان پێگەشتیە سەردانمان کردیە و بە چەندین کەسایەتیە گەورەی برا مەسیحەکانمان لەم بوارە بەشدارن ڕاستە ئێمە لەسەر پێکەوە ژیان دیکۆمنتاریکەمان دروست کردی بەڵام زوومەکە لەسەر برا مەسیحەکانی ئاوارەیەکی لە دەشتی نینەوە هاتن لەبەرەوە برادەرەکانی مەسیحی زیاتر دەوریان بینێ لە فیلمێک بەڵام لە هەمان کاتە ڕۆڵی ئێزدیەکانیش پێم وایە لە وێنەکان باس کراوە بەێ چون ئێمە لێ وڵاتێک دەژین کە بێ موسڵمان و ێزیدی و کاکەی و سابێ مەندایی و بێ کریسیان و یعنی ئەوان ئەو وڵاتە وجودی نییە ئەمە لە کوردستانێک دەژین کە گولزارێکە هەر گولێک بە شیوازە و ڕەنگێکە هەر ئەمەش کوردستانی کردیتە نمونە لە هەموو شەرق الأوسط ئێستا بوو نمونە من باسە یەک مۆزووی بکەم لە شەرق الأوسط ئێمە تەنها شوێنێکین کە زانکۆی کاتۆلیکمان هەیە ئێمە وڵاتێک تەنها هەرێمێکین کە ئێمە کەنیسە افتتاح دەکەین ئێمە لە وەزارەتە ئەوقاف نونەراتی ئەنواع ئەقەلیات دینیمان هەیە هەرچەند کەلیمەی ئەقەلیات زۆر جوان نییە بەڵام ئەوانە کە لە ئەدیانی ئەگەر وەکو ئەقەلیاتیش لە با بڵێن لە دەرەوە بەکار بێ بەڵام گرنگ ئەوەیە مافیان وەکو لە لای ئێمە هەموو دەرەجیەکەن هیچ فارقێک نییە ئێمە وەزیرمان هەیە ئێمە ئەندام پارلەمانمان هەیە لەبەر ئەو گرنگیەکی لە کوردستان بە پێکاتەکان درا لە شەرق الأوسط هیچ وجودی نییە و یەک شتە زۆر شتێکی ئێمەی هاندا کە ئەم دیکۆمنتاریە دروست بکەین عێراق جاران نزیکەی 2 میلیۆن 2 میلیۆن و نیو مەسیحی لێ دێژیە کە ساڵ بە ساڵ ئەمانە لە 1950 کەم کرا هەتا ئێستا بوویتە 300,000 نەفەر لەو 300,000 نەفەرە 295,000 زیاتر تەنها لە هەرێمی کوردستان دەژین چون هەموو ئاوارە بوون لە بەغدا لە دەشتی نینەوە چون ئەم کۆمەلکوژیە ئەم ئاوارەکردنە ئەم سیاسەتە شۆڤینیە ئەم سیاسەتە فەرق و جیاوازیە کاری کرد کە ئەمان کوردستانیان بە شوێنێکی ئەمین بۆ خۆیان دابنن لەبەر ئەوە هەموو ڕوان کردێتە کوردستان و ئێستا کوردستان مولکەی ژیانوانە زۆر باشە کاک سەید ئامانجی تۆ لەم فیلمە تەنیا هەڵگرتنی بابەتەکانە بۆ مێژوو یاخود ئێستا پەیامێکە تێدەتەوێت بە جیهانی بڵێ وە چۆن پێیان دەڵێ ڕاستی ینی ئێمە هەردوو گرنگە یعنی چون میلەتی کورد هیچ کاتێک ئێمە مێژوومان کی بۆی نووسیە هەموو جار دوژمنەکان مێژووی کوردیان نووسیە ئێمە دەبی خۆمان کامە زۆر خەتەرە بەلێ چون ئەوان بە کەیفی خۆیان دەنووسن بە ڕاستیەکان دەشارنەوە لەبەرەوە ئێمە پێویستیمان پێەیە کە خۆمان وەکو کورد وەکو کوردستانی مێژووی خۆمان تۆمار بکەین ئەمە ئەرکێ لەسەر شان هەمومان یعنی بە وەکو ئەرکێکی لەسەر شانی منیش سینەماکار بوومە گوتم ئەوی شەی دەکەم ئەرکێکی تریشمان هەیە ئەمە گەیاندنی ئەم پەیامە بۆ جیهانە دەرەوە مەسەڵەن من تقریبا 10 ڕۆژ پێش لە سەفەرێکی ئەڵمانیا بووم لەگەڵ چەند ئەندام پارلەمان لە بەرلین دانیشتنێکم هەبوو لە پارلەمانی دووسلدۆرف ئاوا دەبین هەر ئەم فیلمە و ئەم پێکەوە ژیانە لەوێرەش باس کرا لەگەڵ سەرۆکی لاوانە جیهان باس کرا و ئێستا مەسەڵەن بوو نمونە جناب سعد ئاغای سلیوانی لەم سەفەرێکە بوو داواتێکی فەرمی هەبوو لای جناب پاپا دوو دیاری بووی بێر بوو دیارەک تابلۆیەک بوو تابلۆی پێکەوە ژیان بوو کە پێشکەشیان کرد و فیلمەکەی منیشیان پێشکەشی جنابی پاپا کرد بەبەستم ینی ئەمە هەر بەردەوام دەبیدن ئێمە چالاکی تریشمان هەیە لە ئیتالیا دەمان بیتن لە بریتانیا دەمان بیتن لە ئەمریکا بانکەش کراینە و لێرەش یەک دوو چالاکی گەورەمان هەیە بەڵام جارەوەکو سوپرایز باس ناکەین ئینشەڵا لە داهاتوو باز دەکەین بەبەستم ئەم گرنگی ئەمەیەکی ئەم بەرهەمە دەبی ئەم ڕاستیە ئەم پێکەوە ژیانە ئەم جوانیە ئەتوو دەبی و جیهانت دەرەوەش پێشان بدەین و باشترین ڕێگاش بەڕای من هەر دیکۆمنتاری و فیلمێکی بگەێتە هەموو شوێنێک کاک سەید ڕەنگە خەڵکی زۆربیان تەنیا لە ڕێگەی شاشەکانەوە و بەشێک لە ڕێگەی سوۆسیال میدیا ئەو بەیەکەوە ژیانیان بینی بێ وەکو تۆ کە وەکو لێکۆڵەر وەکو دەرهێنەرێک بە دوای بابەتەکە کەوتووی
ناوڕۆکەکەیان نەبینی بێ ئەو کەسانەی کە پیاوی مەزنی ئاینی مەسیحین و ئێزیدین ئەمان چی دەڵێن لەسەر لە خۆگرتنیان و شوێنبوونەوەیان لە هەرێمی کوردستان چۆن باسی ئەم بێکۆژیانەیان کرد ئەمە هەندێک مثال لە خودی فیلمەکە بوو جنابەتینم مثلا بوو نمونە ئێمە پێم خۆشە گەنجەکان زیاتر ئەم بوارە تۆزێک دقەتی لەسەر مۆزووەکە بدەن چون گەنج ئێمە دەبی تۆزێک بیر بکاتەوە تۆزێک مێژوو ڕابردوو کە لە پورێ کۆنێ کوردی ڕاستی شارەزابیتن مثلا ئەسا لە فیلمەکە ئێمە هەمانە کاتی کە مەلا ئەحمەد شەرنەخی کە مەلایەکە بە ناوبانگی منتەقەی دەڤەرێ زاخووە سەردانی کەنیسەی زاخوو دەکاتن و پیرۆزبایی لە دەست بەکاربوونی مەتران پێترۆسی دەکاتن ئەمە جوانترین شانازیە کاتی جناب سەرۆکی هەرێم جناب کاک نێچیروان یان جناب سەرۆک بارزانی کەنیسەک افتتاح دەکەن یعنی ئەمە بەخۆی جوانترین شانازیە بوومە ئێمە لە کوردستان قەبرستان مشتەرەکمان هەیە یعنی سەر لە شەقلاوە قەبرستان شوهەدا ئێمە 22 شەهیدمان هەیە لە سەردەمی باسکە دوو لەوان برا مەسیحیەکانن ئێمە مەزارگەی مشتەرەکمان هەیە ڕەبەنبۆیە یەک لە مەزارگەیەکە لە شەقلاوە کە لە لای مەسیحیەکان بە ڕەبەنبۆیە ناسراوە بەڵام لە لای ئێمەش وسو ڕەحمانە لای موسڵمانەکان هەردووک بە بێ جیاوازی سەردانی مەزارەکە دەکەن لە کۆیە مەزار مشتەرەکمان هەیە یعنی مەزارگەکە هەم یە مەسیحیەکان هەم یە موسڵمانەکانە ئەمە لە ئەگەر باسی مێژوو بکەین مەسەن لە گوندێ کارەساتی گوندێ سووریا کە 1969 ئەم کۆمەڵکوژی هاتە پێش کە 45 نەفەر ژن و منداڵ مسلمان و مەسیحی پێکەوە کۆمەڵکوژ کردن و 78 نەفەر بریندار کردن ئێمە هەموو جار خون و ئاوارەبوونمان و تێکەلبوونمان هەموو پێکەوە بووە هیچ جیاوازێک لەم بوارەدا نییە هەڵا ئەمە ئێمە باسی مۆزووەکی تریش بکەین یعنی مەسەن بوو نمونە جنابەت باسی گەورەکانی مەسیحی کرد کە لەم بوارە چی دەڵێن مثلا گەورە جناب پاتریاک ماراوا کە گەورەی هەموو ئاشوورەکانی جیهانە کە ئێستا مەقەڕەکەی لە ئەمریکا نەقلی کوردستانی کرد و جناب سەرۆک بارزانی کۆمەلگایەکی بوو دروست کردی لە هەولێر کە بەرامبەر کەشی مزگەفتە کە زۆر بە جوانی ئەم شتە هەستی پێ دەکرێتن جناب ئەو باسی ئەو ڕابتە مێژوویەی جناب شێخ عەبدولسەلام بارزانی و جناب بنیامین مارشەمعون دەکات لە مێژووە یعنی ئەم بەرهەم ئەم پێکەوە ژیانە بەرهەم ئێستا نیە بەرهەمێکی کۆنە یعنی ئەمە مثالێکی تر بینم کاتی خۆی لە هەتا سەردەمی شۆڕش ئەیلولش ئەگەر مەسیحیەک لە پێشمەرگەتی ئەوانەش هات بە کوشتن هەر بەراوە کوژراو دەهاتە گوتن کەس ناوی شەهیدی لەسەردانا نەدا بەڵام شێخ ئەحمەدە بارزانی یەکەم کەس بوو کە کاتی هۆرمز مەلکچیکۆ کە فەرماندەکی زۆر گەورەی مەسیحیەکان بوو کە لە شۆڕش ئەیلول شەهید کرا جناب شێخ ئەحمەد بڕیاری لەسەردا گوتی هەموو کەس دەبی بە ناوی شەهید بانگی بکرێتن و شەهیدێکی گەورەی کوردستانە یعنی مەبەستم ئەم تێکەلبوونەکە مێژوویە و لە پێش چاویوانە و ئەوان لە دیکۆمنتارێکە بە خۆیان باسی مۆزووەکە دەکەن باشە کاک سەید جگە لە فیلمی خاکی پیرۆز دەڕابردوو فیلمێکی دیکەی دیکۆمنتاریت هەبوو لەسەر گوندی کۆچۆ بوو بوو بەێ ئەم فیلمە دوای ئەوەی کە نمایش کرا دوای ئەو کە نیشاندرا فیدباکی فیلمەکە چۆن بوو وەرگر لە لای وەرگرەوە من بخۆم ڕێکخراوەکەم هەیە ڕێکخراوە کاردۆخ بوو پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی لە کوردستان و لەم بوارە ئیش دەکەم یعنی ئەمە تەنها دیکۆمنتاری نییە کە لەم بوارە ئیشم کردیە دیکۆمنتاری تریشم هەرچەند ئەمە بە هاوکاری کوردستان تیوی و دەستگای بەڕواژانسی و دیکودرامات دروست کرا بەڵام ئەوانەی پێشتر کە بەرهەمی ڕێکخراوەکەی خۆمانە بوو نمونە 2016 و 17 ئێمە دیکۆمنتاریەکمان دروست کرد بە ناوێ 74مین فەرمان لەسەر کۆمەلکوژیە گوندی ئێزیدیەکان بوو کە کۆجۆ سمبۆلی وان بوو ئەمەمان کە تۆمار کرد لە ئەمریکا پێشانماندرا لە زانکۆی کاتۆلیک یونیڤرسیتی و جورج تاون و لە US نیوز و ئاشۆسیێتد پرس و VOA نیوز و لە زۆر شوین بەڵاو کراوە بەبەستم یعنی هەموو جارە من هەر کاتێک بەرهەمێک دروست بکەم حەز دەکەم ئەم دەنگی مەزلومیەتی میلەتی خۆم و ڕەوشتی باڵای پێکەوە ژیان لە کوردستان ئەمە بە مستەمسکە بیگەنێ بە جیهانی دەرەوە لەم فیلمە لە خاکی پیرۆز جگە لە نیشاندانی بێکەوە ژیان و ئەو بابەتانە تیشخراوەتە سەر ئەو قارەماندەی کە پێشمەرگە هەی بووە ینی لە باڵێن پۆستەرەکەی سەرەتادا ئەمە بەدی دەکرا کە ڕۆڵی پێشمەرگەی تێدا هەبووە چۆن باسی پێشمەرگە کراوە پێکەوە ژیان بێ بەرگری و بێ باجدان و بێ خوندان دروست ناکرێتن لەبەرەوە هێزی پێشمەرگە هێزێکی قارەمانێکە لەو بەرگریکردن لەو پێکەوە ژیان دەورێکی زۆر باڵایی هەبووە ئێمە قایەت قوواتی سوپای عێراق کە لە تەحریرکردن تا لە ئازادی مووسڵ دەوری هەبووە لیوا نەجم جبوری کە ئێستا پارێزگارە مووسڵە
ئەو بۆ خۆی باسی دەوری پێشمەرگە دەکاتن ئەو دلێتن ئەگەر پێشمەرگە نەبە ئەگەر بەرگیری و قارەمانتی پێشمەرگە نەبە ئێمە نەمان دەتوانین مووسڵ ئازاد بکەین ئێمە نەمان دەتوانی بەرگیری لەو ئەو مەسیحەکانی دەشتینەوە بکەین ئەوانش بکو وێزیدیەکان کۆمەلکۆژ و ڕاونی ئاوارە دەبوون پێشمەرگە دەبرێکی زۆر باڵایی هەبووە لەم بوارە و بوو نمونە ئێمە باسی یەک موضوع بکەم کە هەرچەند جناب شێخ سیروان فەرماندەی هێزی پێشمەرگە زۆر بە جوانی باسی مۆزوعەکان دەکاتن بەڵام پێشمەرگەیەک لە ئێستا نیشتەجێ هەریرە بەناوێ کاک سالمان دوو قاچی دەستێکی چاوێکی گوێیەکی لە دەستدا لە فیلمەکە بەشدارە دلێتن ئەم بەشێکی ماش ئێستا من حاضرم لە بوو بەرگریکردن لە کوردستان لە پێکەوێژیان ئەمەش بدەم ینی لەم شتانە زۆرمان هەیە لە دیکۆمنتاری ینی ئەمە نمونەی زیندون ئەمە نمونەیەکی لە خودی فیلمەکە لە بابەتەکە باشە کاک سەید فیلمی دیکۆمنتاری بەڵگەی ئەمبانە تا چەند هاوکار دەبێت بۆ داهاتوی کوردستان ینی بۆ نمونە دوای 50 ساڵی دیکە ئەم بەڵگە فیلمانە ئەم بابەتە دیکۆمنتاریانەی کاک سەید و ئەو بەڕێزانەی کە کاریان لەسەر بەڵگە مێژوویەکان کردووە بۆ ئێمە بتوانین لە داهاتوو بەکاری بێنین و بتوانین مێژوو بنووسینەوە بتوانین بەکاری بێنن لە خوێندن بۆ قوتابیان مێژوە دروستەکە ڕۆڵیان چۆن دەبین دروستکردنی کەسایەتی و تاکی کورد بە تایبەت گەنجەکان خۆمان بەبێ زانیاری و بەبێ مستەمسک ئەوان ناگەنە مەبەستی خۆن ئێمە دەبی بگەین ئەم قەناتە کە ئێمە صاحب ئەخلاقین صاحب کەرامەتین صاحب مێژووین و ئەمە دکاتەوە کە ئەتوو نیشتیمانەکەت زیاتر خۆش بوێتن و ئەمە زۆر گرنگە و بەرگریش لێ بکەی و نرخشی بزانین لەبەرەوە ئێمە وەکو هەموو وڵاتەکانی دنیا ئێستا سەردانە وڵاتەکان دنیا بکە موزەخانەکانیان کتێبخانەکانیان گرنگیەکی زۆر زۆری پێدەدرێتن بوو چون ئەمە بەشێکە لە کەلتور و کەلتوری ئەو نیشتیمانە ینی ئەتوو کاتی پێت خۆشە مەسان بوون من وڵاتی ئەلمانیا وڵاتی ئەمریکا یان شوێنێک بیناسی ئیکسەر سەردانە موزەخانەکانی دەکەی کە بزانی چی هەیە چی نییە ئێمەش دەبی نەفسی مۆزوەکە کە ئێستا بوون منە ئەمە موزەخانەکە کە ئێستا لە دەڤەری بارزان کرا کە هەندێک کەلەپوری جنابی بارزانی نەمێر یان ئەوانەی لەسەر کەلەپەلەکانی کە لە شۆڕش ئایلول ئەوانە سوودیان لێوەرگیرا لەوێرە دانڕا ئەمە دەرسێکی مێژوویە بۆ هەمومان کە ڕابردومان لە بیر نەکەین و داهاتوومان گەشت بیتر بوومان کاک سەید کوردستان یان مێژووی کوردستان ئەوەندە کەرستەی هەیە بتوانین زۆرترین بەڵگە فیلمی لەسەر دروست بکەین ئەمن زۆر جار لەگەڵ هەمەتی زۆرمان بینیوە خۆت باش دەزانین ئەمن زۆر جار لە هەندێک برادرە ئەمریکیم هەیە لەگەڵیان قسە دەکەم دکتۆر مایکل نایس ڕاوشکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو زۆر جار بە منی دەیگوت ئێوە خەزینەیەکن گوت ئێمە کاتی دەمێ دەمانەوێتن فیلمێک شتێک دروست بکەین مەسەن لە ئەمریکا دەبینی ینی مەجبوری شتەکەی بوو دروست بکەیت سناریۆکە بوو دروست بکەیت بەڵام کوردستان وانە هەموو سناریۆکان ئامادەیە هەموو سناریۆکان حاضرە و شاهد عیانەکانی زۆریان حاضرن بەڵام ئێمە دەبی زیاتر سوودیان لێوەرگریم و تۆمار بکرێتن بەڕێ سەید محەممەد زۆر زۆر سپاس بۆ تۆ و پیرۆزبایی بەرهەمە تازەکەت لێ دەکەم و هیوادارم بێتە بەڵگەیەکی زۆر گرنگی مێژووی و پێویستە لەسەر هەمووشمان بۆ جارێکیش بێ ئەم فیلمە ئەم دیکۆمنتاری ببین سپاس دووبارە زۆر زۆر سپاس زۆر مامنون بۆ داوەتەکە